خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم کاتێکە لە دفنکردنی لە شاردنەوەی مردوو تەواو ئەبوون مردوەکەیان ئەشاردەوە خۆڵیان دەکرد بەسەریدا دەیفەرموو استغفروا لأخيكم وسلوا له التثبيت فإنه الآن يسأل دەیفەرموو دوعای خێر بۆ براکەتان بکەن خوشکەکەش بە هەمان شێوە داوا بکەن لە خوای گەورە میهرەبان زمانی فەسیح و پاراوکە بۆ جوابدانەوەی مەلایکەکان بۆ پرسیارەکانی ناوگۆڕ چونکە ئێستا پرسیاری لێ ئەکرێ ئەگەر بێت و دوعای خێر سوودی نەبێ بۆ مردوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نافەرمێ ئێستا ئێوە دوعای خێری بۆ بکەن کەواتە بەپێی ئەم حەدیسە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وهەیە بەهۆی دوعاکانی ئێمەوە لەسەر گۆڕەکە خوای گەورە زمانی ئەو ئینسانە فەسیح و پاراو دەکات بەهۆی دوعاکانی ئێمەوە سوودی هەیە بڵێن هەمووتان بڵێن خوایە زمانی فڵان کەس پاراوکەی بتوانێت سێ پرسیارەکەی ناوگۆڕ جواب داتەوە کەواتە دوعای خێر بۆ مردوو باشترین شتە باشترین دیاریە